سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆشتان لێبێت ئەم جارە باز لە ناوچەی پیشەسازی هەولێر دەکەین وەک دەبینن ئەمە ناوچەی پیشەسازی هەولێرە جەنجاڵیەکی زۆر لە ڕووی شەقام ئاوەڕۆ چوزانم کۆمەڵێک گرفتی سەرەکی لەم ناوچەیەی پیشەسازی هەیە ماوەیەکی زۆرە خەڵکێک لە شۆفێران گلەیی دەکەن دەڵێن کاکە هەولێر بۆتە پایتەخت ناوچەیەکی پیشەسازی ژمارەی دوکانەکان و گەراجەکانی یەکجار کەمە پێویستە ئەو شوێنە بگوازرێتەوە یان نۆژەن بکرێتەوە ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ دوکانداران فیتەرەکان شۆفێران قسە بکەین لەگەڵ بەرپرسان قسە بکەین بزانین دۆخی ئێستا بە چ شێوەیەکە و چارەسەریش بۆ باشترکردنی دۆخی ژیانی کاسبکاران و شۆفێران بە چ شێوەیەک دەبێت. وەستا نەوزاد ماندی نەبی تۆ وەستای چی؟ تعدیلی سیارە. تعدیلی سیارە. چەند ساڵە تۆ ئەو ئیشە دەکەی؟ 6 ساڵە. ساڵی چەند ئەو سنەعە گوازراوە لە شێخەڵا بۆ؟ تقریبا پاش هەشتاەکان. پاش هەشتا. لە هەشتاوە بزانم دەست بە بینا کرا. بەڵێ لە هەشتا بەخۆی دەستیان پێکرد بەس لە بیدایەتی هەشتای عالم تاکتاکە داهاتێرە یا وەردە قەلەباڵغ بوو بەس ئەو تاقتاقان هەبوو سێ سبووکچیان بوو. چەند سیارە لێ بوو هەولێرە ئەو کات؟ کەمی لێ بوو بە زۆری لەندرۆڤەری لێ بوو دۆجە یعنی 3000 سیارە دەبوو. تقریبا. ئەی ئێستا چەند سیارەی لێیە؟ ئێستا لەوانەیە ملیۆنە چ لێ. باشە ملیۆنێک سیارە بوو هەمان ئەو سنەعەیە ڕاستە بەڕای تۆ؟ شوێنەکەتان پێویستی بە نۆژەنکردنەوە و چاکردن و ئەو شتانە نییە؟ بەڵێ وەڵڵا بەس ئەمە وەختی خۆی ئەمەیان بە زۆر تەرخیل کرد لە شێخەڵا ئەمە هینە ئێرە ڕازی نەبوون؟ ناوەڵڵا دوکانیان بەمە بە زۆر قەپات کرد. وتیان لە دەی بگوازنەوە؟ ئەرێ وەڵڵا کارەبا ئاویان لەسەمە قەتع کرد ئەمەیان بە زۆر هینە ئێرە. کارەبا و ئاو لە سەردەمی ڕژێمی سەددام بەڵێ لە ساڵی هەشتا کارەبا و ئاویان لە شێخەڵا قەتع کرد یعنی خەڵک ڕازی نەبوو ئەو کات؟ ناوەڵڵا ئەو کاتی ڕازی نەبوو چۆن بەنسبەت لەوێ ئێرە زۆر دوور بوو. دوور بوو. ئێرە چۆلەوانی بوو. ئەرێ وەڵڵا چۆلەوانی باش ئێستا پێشنیاسێ دەڵێن دەبێت سەناعەیەکی مۆدێرن ناوچەیەکی پیشەسازی مۆدێرن گەورە تۆ لەگەڵ ئەوە دای؟ وەڵڵا لەگەڵ ئەوەی دامە بەس ئەگەر یعنی تەعویزمان بدەنەوە یان کابرا گوتن شتە چوانمان لێ بکەن غەدرمان لێ نەکەن باشە. سناعە قەڵەباڵغیە بێزارت ناکە کاتێک والله یعنی کە ئیشێکی سناعەم هەبی تام دێتێ کە بەس بێمە سناعی چونکی ئەوەندە ئیژدیحام و قەڵەباڵغ و تات دێتێ ئەرێ بەخۆش زۆر نەخۆش هەر کەسێک سیارەی تێک دەچی خەمی چاکردنەوەکەی ناو سناعەیە چونکی ئاسی دەبی جیر دەبی جار هەیە یعنی سعاتێک لێرە ئیشت لەو بەری هەیە دەرناچی. لەم سناعەیە چەند جارێک هەوڵ دراوە ئەو شوێنە بگوازرێتەوە بەڵام هەندێک جار وەکو جێبیست بووینە خاوەن دوکانەکان ناڕازی بوونە دەڵێن کاکە ئێمە زەرەر دەکەن بەپێی زانیاریەکانی من بەشی زۆری ئەو دوکان و گەراجانەی کە ئێستا لەم ناوچەیە بەشی هەرە زۆریان بەکرێ دراوە خاوەن مڵکەکە ئەوەی کە ئەم دوکانەی هەیە بەکرەی داوەتە کەسێک ناوێ قازانج بکە واتە مستەفیدی هەرە گەورە لەو سناعەیە کە تا ئێستا نەگوازراوەتەوە ئەو کەسەیە کە خاوەن گەراجەکەی یان خاوەن دوکانەکەیە بەشی هەرە زۆریان کە هەندێک لە دوکانداران دەڵێن لە سەدا 90 کرێچینە ینی ئەوان کڕی خۆیان دەدەن لێرە بێ لە ناوچەی پیشەسازی تازە بێ ئەوان کڕی خۆیان دەدەن. وەستا سەرکار تۆ دەڵێ پێشترش زەویمان وەرگرتووە بەری لە 2012 مە ئاردنێداما وەرمان گرت گوتی ئالەسەز دەتوان گوازینەوە مە پێمان خۆش بەڕاستی چکە لە بۆیە تو سناعیران ئێستا لەسەر شێوازش قەدیمە دەبینی سیارە لە خۆت زینە لێ ڕاگری بەڕاستی زاری تووشی مشکلی دەبین لە هەمان کاتش گەراجەکەمان تەعمیراتش لێ ناوی دەستکاریکەی ئەوە ئاردی ئەوە طبعا ئەوە سەبێ وایلاتی ئەوە سەبێ بەس هەر لەسەری نیشتیە لەسەری مایتەوە ئەو هەلاتە بیتە قەتما تۆ ناتەوێت تەعمیرێکێت دەترسی بگوازن ئەوەی مۆزوعی خۆشت نییە مرکەکەی خۆی بەس ئەوێ کە ئاردەکەیان داینەما ئەمرچی خۆمان دەتوانین بەڕاستی جوان تەعمیرەشی جوانی بکەین بەشی بەرێ هەفسەد هەزاری دەین وەڵڵا یعنی تۆ لەگەڵ ئەو گواستنەوەی ئەرێ وەڵڵی زۆریشمە پێ خۆشە یعنی بێزار بوون وەڵڵی بەڕاستی زۆریش بێ ئاوینە ئاو نییە لە هەما کات ئاویشمان نییە بەخۆی ئێستا هەموو ڕۆژەمە ئاوی دەکڕین تەمەنی ئەو سناعەیە زیاتر لە چەند ساڵە بەتاکی دوایە ئەو سناعەیە چۆن دەبینی نۆژەم بکرێتەوە بگوازرێتەوە بەخۆی بگوازرێتەوە زۆر باشە لە بەرەوەی دنیا بەرەو پێشەوە ڕۆیە بەرەو دواوە نەڕۆیە
ئەمە پێویستمان بە مەساعی زیاترە لە سناعی یعنی تەمەشاکە کابرا دوکانێکی 50 مەتریەیە لە تااقەتی یەک سیارەی باتە ژۆرێ بەس بە یەک سیاری واریدی ڕۆژانەی دابین ناکاتن بەڵێ دوو سیارە دەوی لە پێش دەرگای ڕابوەستی زادەکەش دەگیرێ و ڕێی خەڵکیش دەگیرێ ئێستا بۆ کێشەتان مستەمڕ ئەو ڕێگایە ئەو بەلە بەرامبەری تەمەشاکە کا کامەران فەرعیمە ئێستا دەکرێت برین لە زۆر فەرعەکان گەورەترە لە ناو سناعی زاروێ یەک سیارە ئەوە تێ دەردەچی هەمووی دوو سیارە سێ سیارەی لە پێش دەرگای دوکانی خۆی ڕاوێ باشە سناعە بێزار دەکا و کاتەی بێ بە قورعان باشە بەنسبە ئەو ڕاهاتیمان لێمە ژگەر مژناتی سنایی بێزار ناکە و قەرەبارغیە هەموو تەسکە جادەیەکی باریک وڵی قەربارەکەی وەیە ڕاستەکەی بەس بەنسبەت وەستایەکان خوار باسی وەستا ناکەم باسیش جێ و ڕێ دەکەم یعنی ئێستا لە زۆربەی وڵاتی دنیا بڕۆ سیر بکە سناعە فراوانە بە ئیسراحەتی خۆت دەڕۆی دێ دەچێت دوکانێک بەڵام لێرە سیرکراژەکەی وایە کاکە گەرت و جێ شێریشتیان بدەنێ برێن ئەوها فراوەتکردن لە تازسکی لێرەکەی ئەوە مەبەست زۆرە و کاتی ئەوە ناتوە هەولێر شوێنێکی فراوانی هەبێ ناوچەیەکی پیشە سازی جوان مۆدێرن ئەگەر ئەو یارمەتی بدرێ بکرێ باز جێی خۆتی زۆر شتێکی زیاد ئاتوو دەڵێ چی حەقی گواستنەوەی هەیە بەڕاستی حەقی گواستنەوەی زۆر 100% لەبەرەوەی تەماشای ئەو فەرعیکە کا کامەران هەر ڕێ نییە یعنی سعاتێک پێ ئێستاکە زێنە و بە پێیان پێدا بڕۆی بە پێیان هەندێک جار هەیە بە پێیان ناتانی بڕۆی بە ماتۆری ناتانی بڕۆی زۆر ئیزدیعام دروست دەبێت خنکایە سناعە لێرانە لێرە کار دەکەی؟ ناوەڵا ساتم ئەشای سارێک باشە ئەو سناعەیە چۆن دەبینی جێوڕێیەکەی باشە؟ وڵە زێوڕێ و باشە و دوکانەکانی نیزام قانونیە و ئەتیادیە بەڵام تەمەشا دەکەی تاسێکی زۆری بارانە و لۆریە ڕادەوەسی بانزینە و گازە و دایما قێر دیژمنی ئاوە و بانزینە و شتانەیە و سوچی حکومە نییە سوچیا و ئەوانە ساعب دوکاندارەکە نەوانە تێکی دەدەن ئەوان ئاوی ناگرن ئاوی ناگرنەوە تڕمبێی تێک چووە و ڕوون و ئەو شتانە حکومەت سلێ بکە خۆ حکومەت هەر نەفرێکی عرەسێکی لە سەری دانانێ شۆرتێکی دەبی مخالفەکەی ئێمە ئەمە هاوڵاتی لەبەرەوە بە جۆرەی قانونی نازولێن ئەمە بە جۆرەی قانونی بجولێن بە خودای شارمان دێگۆ بەهشت هیچ عیبمان باشە بەڵام هەندێک دەڵێن ئەو دوکانانەی سناعە کەمە پێویستە ئەو سناعەیە بگوازرێتەوە یان شوێنی فراوانتر بکرێ فراوانتر ببێ باشترە کاچی خۆم ئێستا هەمووش دویان بکەی هەریە چند 300 مەتێکێ بدەن رازی نینە بۆ کاکە کابراک بە کمی رازی نەبیت بە زۆریشی رازی نابیت ئەوانە ئەمە مشتەماعی شەرقینە شەرقی قەت چاوی تر نابیت باشە بەس بۆ شۆفێرێک دێ سیارەی تێک دەچی باجی خراپی ڕێگا و بانەوەیە بدایانێ پێت وانە کە دێتە ئێرە ماندوو دەبی مێشی ماندوو دەبی لەو قەڵەباڵغیە شوێن نییە بڕۆی کاکە مەسەرکی کوردەواری هەیە دەڵێتت دەری ئەوە بە عەربیشی دەڵێن دەری لیسوگڵ مۆتی لازم تحمل زرادە کابراایکی سیارەیە مەجبورە بێتەوە سناو هەیە باشە لە قەڵەباڵغەکە بێزار بووی طبعا دیکو لۆ بێزار بووی السعر الأوسع لو برادق السعر واسفة مسجى يكسر تو سعر لا برامبري بينا چی ئەو سیارانە ڕادەگرن هم خرق رادق شو رادق گەراجی لێ ئەو سناعەیە يا جراجي لو جراجي كشان بس شارعوني قبات كدو يستقريت أنا شارەوانی قەپاتی قبات كدو استاذ كلاتي يستحق باشە ئەو هەموو ئیزدەعامە کێشەکە لە چدایە لە زۆری سیارەیە یان شوێنەکە خراپە شو نكاكس كي زادك كيس كي چەند مەتر دەبێ ئەو جادێ والله دي زادك كسندي أو سعر برامبري وراقتي سو سعر راقتي زيك سعر دي باشە تو دوکانداری لێرە والله تكون ولا فرع باشە تۆ لەگەڵ ئەوەی سناعەکی مۆدێرن دروست بی وين قلت ما قرار عندها لسه دركوش بيعمل شيء وقلت أنا صنع قد وغازيته باشە وستة سال وصنع قرار تو حەز دەکەی شوێنی باشتر هەبێ طبعا هذيك اليوم يخوش ترى مشکلەکان وەکو چییە یەک لەوانە مەسەرەن تەمەشای جادەکان کە زۆر ناخۆشە هەمووی هیچ قتاوەکان هەمووی تێکسووە دووەمین زاروێ لەو جادە ڕئیسیان لە ناو فەرعیش قەرەباڵغێکی گەلێک زۆرە باشە ئەگەر دەستەڵات تەبی دەیتە سناعە سیارەت ینی تێکچووبی یەک لەو تشتانەی لە ژیاندا کە زۆر پێ ناخۆش هاتنە سناعەیە لەبەرەوەی زۆر تشتی بەدوودادێ مشکلەکان زۆر هەر نابن هەوکە ئێستا ئەگەر وهای لێ بەهات با مەسەرەن شەریکات هەبا ئەتوو بتبر بالێن دەردانا بە هەموو ئیشەکانیان بکرد بە بەڵام سعرەکان و گونجاو با و فێریشی تێدانە باش ئەو قەڵەباڵغی وکانە بێزاری کردیان طبعا بێگومان
ئێستا تەماشاکەوە لە پێش چاوانە ها تەماشاکە بزانە بۆ یەک لەحزەی زەحام ڕسمەکەی بگرێت زادەکان ئەوە فراوانترین زادەی سناعی هەم بەڕاستی ئەوانی دەشێن زاروێ مەسەل سیارە گۆ لێن دەڕایگرتیایدی مشکلی دروست تۆ دەڵێ بە سناعە شوێنی باشتری بۆ بدۆزرێتەوە هەولێر بۆتە ناتوانم ئەو قسەی بکەم لەبەرەوە پەیوەندی بە ئیشی ناو سناعەیە شوێنێکی باشتر بەڵام ئەگەر شوێنێکی باشتر هەبی گونجاوتر بی لەوانیش و لەوانەیە کە دێن ئیشیان سیارێ ئەو تەبان باشترە بەڵام ئەو دەوی زیاتر پەیوەندی بوانی شەوێ بەس بەمەوە نیە چۆنە دەبینم بە پێێنە ئێوە سیارەتان پێ نییە بەڵێ سیارەمان پێ بەچێ دامان ناوە عشیا بکڕین لە بەرەو سناعەتان داناوە ناو سناعەیە ناتوانین ڕێ بکەی لەبەرەوەی زۆر قەلەباڵغ و ئیستحامێکی زۆری پێوەی باشە خەڵک چێن دەرێنەوە کەرکووک باشە سەر چاوان کەرکووک دەڵێن هەولێر پایتەختە ئەو سناعەیە بەقەت هەولێر دەڵێن زۆر زارگلەیەوە دەکە دەڵێن هەولێر پێشکەوتنی گەورەیە و شەقامی 150 مەتری و 120 و بینایی بەرز بەڵام سناعەکەی ساڵی هێشتاەوەی کۆنە بەڵێ زۆر کۆنە و نێ نەکراوەتەوە یان بگوازرێتەوە شوێنێکی گەورەتر بێ زۆر چاکتر باشتر دەبێت زۆر چاکتر دەبێت پێویستە بگوازرێتەوە لەبەرێش زۆر دینە قەڵەباڵغە زۆر سناعەکە بچکۆلەیە ینی تۆ فرانتر بێ باشترە باشترە سەرگەمان جێشتە بە پاتی نەبەر لە حکمی قەڵەباڵەکەی کاتێک کە دەیتە سناعە هەستت چۆنە وڵی هەفتێک پێشتر خەمان دەکەوتە بەرێ هەفتێک پێشتر خەمان لەبەرە کو بگەینە سناعە و ئیشەکەمان بکەین کو بینە دەرێ تەلەفۆن لە وەستا دەکەی دەڵێ وڵا زۆر جاران تەلەفۆنی لۆ دەکەن دەرێن کاکە بین ئیزدیعامە یان ئیزدیعام نییە بەس بەڕاستی ئەو فەرعەقی چەک باشەوە لەبەر ئەوەی بەرامبەری دوکانی لێنیا لایەکە فەرعەکەش تۆزێک بەرینە بەس داخلی سناعەی ئەو سناعە لە بۆ سارەکانی هەشتا کرابوو هەمووی 15,000 سیارە 20,000 سیارە نەبوو هەولێر ئێستا ئەڵانەکە گەیشتە 700 و قسوور هەزار سیارەی یعنی پێویستە یان پێویستە ئەگەر هەنا تۆزێک فەرع بکرێتن فەرع بکرێت باشە بەشێک لە دوکاندارەکان دەڵێن کاکە ئەمە لێ ڕاهاتینە ئەی زعیمانیە لێمان گەڕێن بەس قیرمان بۆ بکەنەوە تەسەوڕ دەکەی ینی ئەمە چارەسەر بێ چارە سەرەکە چییە وشی پێم گوتیەوە ئەمە 30 ساڵە لێش دەکەن لەگەڵ لێ ڕاهاتینە مەوزوعەکە بەس دەبینی شەموان زۆر ئیزدیعام دەبیتن سیارەکان دەبین هەیە شەما لەگەڵ ڕۆژی تر شەمانەوە هەر زۆر ئیزدیعام دەبیت شەمانە ڕۆژی داوام نەبیتن داوام نەبی ئیزدیعام چەند جار ویستمە سارە ڕاگرم سار مەجال نێ ڕاگری نە شوێنە ئێستا بۆ نەسار ڕادەگری شوێنێک نە ئیسراحەتی تێدا عیبی زۆرە سیارەکەت عیبی زۆرە ئەگە عیبی زۆر نەبێ نایەرە بەز تۆگە دێشە سناعی ئیشەکەت بۆ ناڕۆ چکە مەجالت نەدەسی لاوێ وێسای فەقرەی بۆ دوسێ سارێکە لە شوێنەکە ڕایگرتە ئیشی ویژنی عنی مەجال نیە زادەکان تەسکن یعنی پێویستمان بە شوێنە شێ سناعە ینی شوێنێکی چاک بێ مۆدرن بێ هەولێری ئێستا ناگونجێ هەر ناگونجێ تۆ دەڵێ کێشەیت کەشمانەیە ئەومە هەیە ئەوە تقریبان 12 سارە لەو کۆلانی ئەومان نەبووە تا ئێستا هەر نییە ئەومان چەند جار مرازعەمان کردیا ها دەڵێن دەچین بە پێشش زەنامان دەستی دایرێ ئاوێ درێن باشە هیچ مشکلەکەی چییە؟ مشکلەکەشی ئەوەیە لە جادەی برێن شەخلاوەی هەمووی 200 مترەکە بۆ ڕێکبان ئیفرازی لە بۆ ڕاشێشن کێشە ئەوەکەمان حەل دەبێت باشە لە زۆربەی دوکانەکان موبەڕیدە نییە سپلیتێک نییە کە شوێنێک نییە شۆفێر بۆ خۆی تۆزێک مێشی هاوێت ئاومان نییە ئاومان نییە باشە ئەو شوێنە گونجاوە ئێستا بۆ ئەوەی ساری هەفتەیەکانە ئەو سناعە لە بۆ لە ساری هەفتانە دروستکرایە جادەکانی ئێستا ئەوە جادە هەم جادەکان بەرینترە على ئەساس پازدەیە جادەکانی دی دەیی و هەشتیە ئەوجا تووشی کێشەکەشت گسکەیە دەبی کابرای فیتە دوکانەکەی 25 مترە سیارە لە دەوێ ڕادەگری ئێجادەکە دەگیرێ باشە سیارەکەت کێشە هەیە چەند دەبیاتێ سناعی بەیانی ساعتەشتەوە لە سبەینێکەوە تۆ هاتوێسنە کەی تەواو دەبی بەخوا دیار نییە وەختەکانی جیانیە جیانی سیارم بدە لەو بەریم ڕاگەیتە لە کۆرانشکەوەیتۆ هێشتا نەتینە نەشمینە چاوەڕێی نۆرە دەکەیت دوکانەکەی کچکەیە شوێنەکە کریا لە بۆ قەدیم کریا لە بۆ ئێستا نەکرێ ئێستاکە سیارە زۆرە لە خوا بەجار هەم خەڵک سیارە سناعەکەش گچکەیە بەڕاستی ئاسمانەی فراوام کرد پێم بڵێ خزمەت گوزاریەکان نێرە چۆنە ئاو کارەبا قیر هەتا ڕادێک ئەو کارەبای باشە بەڵام خزمەت گوزاری ناو سناعی تۆزە زایفە ئێستا ئەو گۆمەی پشتەوە برین ئەو کۆرتانە
هەر هەموو ینی خزمەت گوزاریان ڕاستی زۆر زعیفە زۆر ئاری وڵازستانی ئەو خیرتاوە بۆ ئەوکردەوە وەکوچان کردەوە نازم حەفرەتیان لێداوە چان نەکردەوە کرا چا ناکرێتەوە نەخێرنەوەڵ ئەیستانە وەزەتان چی بەسەر ستانات بە قورعان ناخۆشە هەمووی بۆم و چرپاوە ئەجە لێری هەیە خاصن ئەو هەندە قۆرتێلە و پێشەگەر دوای تاواکەی منطقەی حەریخی زێدە زێدە یعنی ناخۆشە بەڕاستە هەموو ئۆتۆمبیلە لێرە وەستاوە کەسێک ڕابگری ئۆتۆمبیل کەسێک محاسبە دەکرێت بێ کاکەوە زۆر بە کەمی ئەوانی هات سۆدێن بەم هاوینەوە زات چۆنایی نۆزڵ زۆر دەگیرێ لەگەڵ ئەو بنزینەکەم بەخوای زۆرە گیرێ زۆر دەگیرێ لە مەسلحەتشمان نییە قسەیاکەین لەبەرەوەی ئەگە بنزینەکە خراپ نەبێ ئێمە ئیشمان نابێ ینی ئیشی ئێوە لەگەڵ خراپی بنزینەکەی بنزین خراپی ئیشتان باش دەوێت باشە سناعە ئەو شوێنەی تۆ کاری لێ دەکەی گونجاوە سناعەکەمان زۆر گچکەیە گچکەیە بێئاوی سناعەش زۆر بێئاوە بێئاوە زۆر زادەکانمان فەرعەکانمان زۆر تەسکە جێی سیارە ڕاگرتنی زۆر خراپە دوو سیارە ڕابوەستی ئەوەی دیکە قەتعی زادەکە یعنی گونجاو نییە بە کورت و مختصر هەرۆڵایی گونجاو نییە پێم بڵێ سناعەت چۆن دەبینی وەڵڵی خراپ لە چیەوە خراپ وەڵڵی ئیزدیعامە و گەرمە و کارەبایان نییە و ئاویان نییە و جێ دانیشتنیان نییە و شەقامەکانە زۆر تەسکە سیارێک لێ ڕاگری جیرانەکە تا پێی ناخۆش دەبتە کێشان کێشیان تەبە ماندوو نەبی نازانم كردي ما انت عربي منين انت؟ انا سامراي سامراي ام برادر خلشي سامراي بابزين جاوزيني وصناعي هولير لقال سامرات شلون شلون الفرق تشوف ما بين الاربيل صناعه اربيل وصناعه سامره؟ صناعه سامره تكون اوسع شوي اوسع يعني الشوارع حيكون اعرض شويه بس تكون صناعه اربيل شويه انظف ام بريزه دڵێ لە سامەڕا شوێنەکەمان زۆر فراوانترە بالنسبە هەولێر بەڵام پاکخاوێنەکەی هەولێر باشترە لە سامەڕا شوێنتان باشە بۆ ئیشکردن؟ ناوەڵە زۆر خراپە ئیساعەت بووی ئەنەنا ئەو چڵکاوە تۆ خەریکی ئەی ئیزدحامێکەوە چ زۆر احتسامەڵە بێزار دەبێ ڕۆژان لەگەڵ قەرەباڕغیە شوێنی ئیشکردنتان نییە ناوەڵە پاش بە دوواداچوونی ئێمە دەستەی وەبەرهێنان کە قسەمان لەگەڵیان کرد باسییان لەوە کرد چەند وەبەرهێنەرێک پرۆژەیان داوە لە سنووری پارێزگای هەولێر ناوچەیەکی پیشەسازی دروست بکەن دەستەی وەبەرهێنان دکتۆر محەممەد شوکری وەکو خۆی باسی لەوە کرد کە ئەوان پشتگیری لەوە دەکەن ناوچەی پیشەسازی ئێستای هەولێر بە تایبەت ئەوەی باکوور گونجاو نییە دەبی بگوازرێتەوە ئەوان چاویان لە ئیدارەی پارێزگای هەولێرە تاوەکو ئێستا تا ڕادەیەک ئیدارەی پارێزگای هەولێر تەحەفوزی هەیە لەوەی کە ئەم پرۆژانە جێبەجێ بکات کاک مەسعود کاڕەش جێگری پارێزگاری هەولێرە دەبانەوێت وەڵامەکە وەرگرینەوە بەڕێز کاک مەسعود ناوچەی پیشەسازی باکووری هەولێر لە 80 دروست بووە ئێستا ینی ڕێژەی ئۆتۆمبیل ڕێژەی دانیشتوان گۆڕدراوە خەڵکێکی زۆر بە تایبەت شۆفێران تەنانەت کاسبکارانی ئەوێش داوای گواستنەوە دەکەن بۆچی ئێوە پەنا نابەنە بەر ئەم پرۆژەیە کە ئەم ناوچەیە بگوازرێتەوە طبعا ئێمە لە پارێزگای هەولێر ماستەر پلانێک لۆ پارێزگای هەولێر دروست کراوە هەموو شوێنە استراتیژیەکانی تێدا دیاری کراوە هەمومان دەزانین ئەو کێشەی داراییە کە بۆ هەرێمی کوردستان دروست کرا تەسیری هەبوو لەسەر هەموو بوارەکان هەر لە بواری ئاوی بگرا لە بواری کارەبای بگرا لە بواری نیشتەجێ بگرا و هەموو بارەکان یەکی لە بوارانە و فعلەن ئەوە بوو یعنی وای لێ کرد حکومت بە شێوەک لە شێوەکان نەتوانی ئەو پلانانەیە کە بۆی خۆی دیاری کراوە بتوانێت جێبەجێ بکات هەمومان دەزانین ناوچەی پیشەسازی قەدیم جەنابەت ئاماژەت پێ کرد ساڵی هەشتاکان دروستکرایە قەدیم لە ناو شێخەڵای بلێرەوە ئەو دوکانانێک کە سناعەیان دەکرد لەوێ بوون ئێمە دائیمەن لەگەر ئەوەی داینا شاری هەولێر دیسان فراوانتر بکرێ گەورەتر بکرێ ڕێک بخرێتەوە بەڵام ئەو توانە داراییەی کە پێویستە بۆ ئەوم بەستە ئایا لە هەموو وەختێکی دابین کراوە ئەگەر حتمما دابیر کراوێتی ئەمەش لەگەڵ ئەوەینا بە شێوەیەکی ڕێک و پێک ئەو داواکارانی هاوڵاتیان یاخود ئەو ماسە پلانەی کە تەرخان کراوە بۆ شاری هەولێر جێبەجێ بکرێتن باشە بەڵام کاک مەسعود یعنی لە باتی وەبەرهێنەرە سێ وەبەرهێنەر ئامادەی خۆی دەربڕیوە پرۆژەیەکی هاوچەرخی مۆدێرن دروست بکە جەنجاڵیەکی زۆر
قەڵەباڵغێکی زۆر شەقامێکی خراپ چوزانم ئەوەی خزمەت گوزاریە ئینسان بچێتە ناو ئەو ناوچەی پیشەسازیە لەوێ نایبینێتەوە یعنی ئێوە چاوەڕێی چی دەکەن دەتانەوێت هەر بەم شێوەیە بەردەوام بێ یاخودنا ئەبەدەن ئێمە لەگەر ئەوەی دانینە بۆ شێوەی بەردەوام بێ ئەمن ساوەڵێم بە شوێنەیەکی ڕێک و پێکتر شوێنەیەکی بیتن خەڵک بتانی بە مرتاحی سیارەکەی باتەوەی شوێنە چاچی بکاتەوە بێتە دەرەوە بەڵام دیسان وەدەڕێمەوە کە باسی وەبەرهێنێ دەکەن خوڵ ئەمە پشتگیری لە وەبەرهێن دەکەین کە پرۆژەیەکی لەو بێرەوە بوارە جێبەجێ بکرێتن بەڵام ئالیەتی جێبەجێکردنەکەی وا ئاسان نیە ئێستا ئێمە لەو زروفەی لەو ئاسان نییە ڕەنگە پاش ساڵیشتر پاش 2 ساڵیشتر ماوەیەکی تر کە ئەو بوارەی وەبەرهێنەر کە بۆ ڕخسا وەبەرهێنەر کە باسی وەبەرهێنێ دەکەن یعنی باسی بودجە دەکەی و باسی پارە دەکەی ینی خۆ نییە وەبەرهێنەرێک بێت و لەسەر ئەستۆ خۆی و داوا هیچ قەرەبووەک و هیچ پارەیەک نەکاتن بچی ئەو شوێنە بکاتن ئەگەر وەبەرهێنەرێک تەواوی پرۆژەکە لە ئەستۆ بگرێت پارە تەرخان بکەی ئەوە لەگەڵ ئەوە ینی ئەم پرۆژەیە جێبەجێ ببێت لەگەر ئەوەنێ جێبەجێ بکرد بەس ئالیەتی جێبەجێکردنەکەی ئەو وەبەرهێنەرە ئایا پارەکەی چۆن بۆ خۆی وەردەگرێتەوە خەڵکێکی زۆر دەڵێ کاکە ئەم قسەی زۆر زار دەگوترێ بەڵام ینی جێبەجێ ناکە حکوومەت ینی ئیدارەی پارێزگای هەولێر ئەو پرۆژەیە جێبەجێ ناکات ئێوە دەڵێن چی ینی ئەوان زۆر جاران دەڵێن ئێمە نازانین دوکانەکانمان نۆژان بکەینەوە یان دەگوازرێنەوە پلانی ئێوە چیە ڕێ خۆی دایمە سەرۆکاتی شارێوانی کە گرێبەستەکانیان لۆ نوێ دەکاتەوە هە لەبەر ئەوەشە گرێبەستی چەند ساڵانەیە لۆ نوێ ناکاتەوە گرێبەستی ساڵانەیە فعلەن ئەوە لە بەرنامەی پارێزگا هەیە مانەوەیە کە دەنا ئەگەر لە بەرنامەی پارێزگانەبی ئەو گرێبەستانێکە هەیتیان ڕەنگە دەرێن بۆ 10 ساڵ لۆتان نوێ دەکەینەوە لەبەرچ بۆ ماوەی ساڵێکە کەواتی ئەمە پلانێکمان هەیە بەرنمەیەکمان هەیە بە چۆنیەتی جێبەجێکردنەکەی بەڕاستی ڕەنگەوە پێویستی بکاتە پێویستی بە بوارێکی تایبەتە هەوە یان دراسەتی زیاترە بۆ ئەوەی بتوانین ئەو بوارە ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێتن. گواستنەوەی ناوچەی پیشەسازی باکووری هەولێر کە لە هەولێر پێی دەگوترێت سناعە ینی ئەم گواستنەوەیە وەکو شۆفێران باسییان لێوە کرد بەشێک لە کاسبکاران باسییان لێوە کرد وەکو ئیدارەی پارێزگای هەولێرش باسی لێوە کرد گواستنەوەکەی بۆ ئێستا زۆر زەڕورە چونکە هەولێر گەورە بووە پێشتر ئەگەر ژمارەی دانیشتوانی هەولێر لە کاتی دروستبوونی 500,000 کەس بێ ئێستا هەولێر ڕێژەکەی نزیک بۆتەوە لە 3 ملیۆن مرۆڤ کە لەم شارە دەژێت و ئۆتۆمبیلش نزیک بۆتەوە لە 1 ملیۆن ئۆتۆمبیل ئەمانە هەموو وا دەکات کە دەبێت ناوچەی پیشەسازی باکووری هەولێر بۆ شوێنێکی گونجاوە پێی ماستەر پلان بگوازرێتەوە بەڵام وەکو ئیدارەی پارێزگای هەولێر باسی لێوە کرد لە ئێستادا پارە لە بەردەستنی ڕاستە کۆمەڵە گۆبەرهێنەر پرۆژەیان پێشکەش کردووە بەڵام دیراسی ئەو بابەتە دەکەن بەڵام لە هەمان کاتیشدا کاسبکاران و شۆفێران دڵنیا دەکەنەوە لە داهاتوودا ئەو شوێنە دەگوازرێتەوە نابێت چیتر شۆفێران و کاسبکاران ئەو هەموو ماندووبوونە ببینن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بە هیوای ساغ و سەلامەتی و داهاتوێکی باش بۆ هەموو لایە.